ئەم کابینەیە هەوڵی تەواو دەدات بۆ بەدامەزراوەکردنی حکوومەتێکی کارا و شەفاف، بنەمای هاوڵاتی بوون، جیاکردنەوەی دەسەڵات، ئاشتی و دادپەروەری کۆمەڵایەتی. ئەو حکوومەتە بنکەفراوانەی یەک خاڵی کارنامەکەی جێبەجێ نەکرد و لە غیابی پەرلەمان دەستی بۆ قوتی میلەت برد و خەڵکی برسی دەکرد. مامۆستا و فەرمانبەر و پێشمەرگە و کەمەندامی هێنایە سەرشەقام. ئەمڕۆ بۆ ماوەی 8 مانگی تر بە کۆڵ خەڵکا درایەوە. ئەو حکوومەتەی خەڵکی برسی ئاواتی نەک کۆتایی هاتنی تەمەنیان دەکرد، بەڵکو ئاواتیان بوو ڕۆژێک زووتر حکوومەت هەڵوەشێتەوە. درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بۆ ماوەی 8 مانگ درێژکردنەوەی تەمەنی حکوومەتە. کامیل عەبدولقادر کە بەدەستی ڕژێمی بەعز کیمیاباران کرا و ماوەی 29 ساڵە بە ئازاری بەرکەوتنی کیمیاییەوە دەناڵێنێت و 26 ساڵە ئەم حکوومەتە بەڵێنی پێدەدات لە ژماری تایبەتی خۆی لاچۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئاواتی ئەوە دەخوازێت ڕۆژێک زووتر تەمەنی حکوومەت کۆتایی پێبهاتایە نەک تەمەنی درێژ بکرێتەوە. ئەوانەی کەشوهەوای کۆبوونەوەی پەرلەمانیان بۆ تەمەندرێژی حکوومەتێکی شکست خواردو و پەرلەمانێکی فلیچکرا و گونجاند لای بەشێک لە وڵاتیان بە شەریکی هەموو ستەم و شکستەکانی ئەم حکوومەتە حساب دەکرێن، چونکە زۆر جاریش بێدەنگی با ڕازیبوون ئەژمار دەکرێت. درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و حکوومەت ڕێک و پێک ئەو خواستە بوو کە پارتی پێشوەختە داوای دەکرد بۆ ماوەی 8 مانگ تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە، بەڵام ڕازیبوونی هاو ئاوازەکانی بەو خواستەی پارتی جێگەی سەرسوڕمان بوو، چونکە یەکێتیەکان بەو هاواوازیە پێچەوانەی وتەکانی مامیان جوڵانەوە کە باوەڕی وابوو خەڵک بۆ ماوەی تەنها 4 ساڵ نوێنەر هەڵدەبژێرێت و لای یەکگرتووی ئیسلامیش درێژکردنەوەی تەمەنی حکوومەتێک کاری تەنها خوڵقاندنی قەیران و نەهامەتی و ماڵوێرانی بوو بێت مەحاڵ بووە. درێژکردنەوە خلافی قانونە و نا دیموکراتیە. پەرلەمان بۆ ماوەیەک هەڵبژێردراوە، خەڵک بۆ ئەو ماوەیە دەنگی داوە بەو کەسانە. لە هیچ دنیایەک لە هیچ خانووی ئینتیخاباتێک پەرلەمانێک بۆی نوێ عمری خۆی درێژکاتەوە، چونکە ئەو خلافی ئیرادەی میلەتە. معنا حەقی ئینتیخاب لە میلەت دەستێنێتەوە. حەقی ئینتیخاب هی میلەتە. میلەت حەقی ئینتیخابیە بۆ 3 ساڵە بۆ 4 بۆ 5 لەو مدەتەدا حەقی هی میلەتە کە زیادت کرد یعنی ئەتوو لە میلەت ستاندەوە. عەلی حەمەساڵح پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان باوەڕی وایە ئەوەی با درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و حکوومەت بۆ یەکێتی و پارتی کرا پاداشت بوو نەک سزا. ئەو پەرلەمانتارە لە ژماری تایبەتی خۆی لاچۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەنووسێت ئەو کارەساتەی یەکێتی و پارتی بەسەرگەلی کوردیان هێنا و لە 151 خاکی هەرێمیان دۆڕاند دەبوو سزا بدرێن، لیان بەلانی کەمەوە لە دەسەڵات دوور بخرانەوە نەک پاداشت بکرێن. عەلی دەژنووسێت بەردەوامیدان بە حکومڕانی بنەماڵەیی لە دوای ئەم شکستە واتە ڕازیبوون بە حکومڕانی 26 ساڵی ڕابردوویان. با درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی فلیچکرا و حکوومەتی شکست خواردو دەبێت فەرمانبەر و مامۆستا و کاسبکار و تەنانەت پێشمەرگە و خەڵک بەگشتی لە سایەی سیاسەتی ئابووری سربەخۆیی ئەندازیاران کە بە کولەمەرگی و برسێتی بەرگەی 4 ساڵی کابینەی هاوڵاتی بوونیان گرتووە بەرگەی 8 مانگی تری خەڵاتی پارتی و هاو ئاوازەکانیشی بگرن یان قوبوڵی نەکەن و ناڕەزاییەکان دەست پێ بکەنەوە.